لە ڤیددیۆی پێشووترماندا باسمان لە مۆبایلی ڕدمی نۆت 11 کرد. لە ڤیددیۆ ئەمڕۆماندا باز لە مۆبایلێکی تری ڕدمی دەکەین کە ئەویش مۆبایلی ڕدمی نۆت 11 ئێسا. مۆبایلی ڕدمی نۆت 11 ئێمەی شۆک کرد. ئایا ئەم مۆبایلەش دەتوانێت وەکو ڕدمی نۆت 11 شۆکمان بکات؟ لەگەڵمان بن. با بچینە لای ئینترۆ دەگەڕێنەوە لاتان بۆ باسکردنی تەواوی تایبەتمەندیەکان. سڵاوی خوای گەورەتان لێبێ. من مەنسوور بڵباسم لە تێکپڵەسەوە. خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لە ڤیددیۆیەکی تر لەگەڵتانە. لە ڤیددیۆ ئەمڕۆماندا باز لە یەکێک لە مۆبایلەکانی زنجیرەی ڕدمی نۆت 11 دەکەین کە ئەویش مۆبایلی ڕدمی نۆت 11 ئێسا. لە ڤیددیۆی پێشووترمان باسمان لە مۆبایلی ڕدمی نۆت 11 کرد و لە دیسکریپشنی ڤیددیۆیەکەماندا بابەتی پێداچوونەوە بە ڕدمی نۆت 11 دادنین دەتوانن سەیری بکەن. و لەمڕۆماندا باز لە یەکێک لە زنجیرەکانی ڕدمی نۆت 11 دەکەین کە ئەویش ڕدمی نۆت 11 ئێسا و سەرەتاش لە لاشەکەی دەست پێ دەکەین. ئەم مۆبایلە لاشەیەکی جوانی هەیە لە ڕووی دیزاینەوە کە مۆبایلەکە هەروەها چێشی سووکە کە چێشەکەی تەنها 179 گرامە و ئەگەر وردبینەوە لە لێوارەکانی مۆبایلەکە لێوارەکانی مۆبایلەکە تەختە و لە لای ڕاستی مۆبایلەکە ئەگەر ببینین دەبینین ئێرە شوێنی دوگمەی پاوەرە و هەروەها پەنجەمۆری مۆبایلەکە لەسەر دوگمەی پاوەر جێگیر کراوە و هەروەها دوگمەی بەرزکردنەوە و نزمکردنەوەی دەنگمان هەیە لەسەر پاوەر و بە هەمان شێوە لە بەشی سەرەوەماندا مایکێکمان هەیە و هەروەها ئایئارمان هەیە و سپیکەرێکمان هەیە لەگەڵ دەرچەی هیدفۆن جاک و لە بەشی چەپی مۆبایلەکەش شوێنی سیمکارتمان هەیە و لە بەشی خوارەوەش مایکێکمان هەیە هەروەها شوێنی دەرچەی بارگاویکردنەوە و هەروەها دووبارە شوێنی سپیکەرمان هەیە و لە بەشی پشتەوەی مۆبایلەکەماندا مۆبایلەکە لە ڕووی دیزاینەوە بەشی پشتەوەی تۆزێک زبرە واتە شوێن دەستی بە زۆر بە ئەستەم لەسەر دیار دەبێت لە کاتی گرتن. لە ڕووی دیزانی کامێرەکەیەوە دیزانی کامێرەکەی هاوشێوەیە لەگەڵ مۆبایلێکی کۆمپانیای شاومی کە لە ساڵی 2020 ڕایگەیان کە من مۆبایلی MI 10 بوو کە هەمان دیزانی کامێرای هەیە و ئەم ساڵ مۆبایلەکانی زنجیرەی ڕدمی نۆت 11 بە گشتی هەمان دیزاینیان هەیە و لەگەڵمان بن و بابچینە ناو گشت تایبەتمەندیەکانی مۆبایلی ڕدمی نۆت 11 ئێس بزانین ئەم مۆبایلش بە هەمان شێوەی مۆبایلی ڕدمی نۆت 11 تووشی شۆکمان دەکات. ئەم مۆبایلە خاوەندارێتی لە ڕوونمایەکی 6.43 ئینجی دەکات لە جۆری ئەمۆلید کە تێکڕای نوێبوونەوەی ڕوونماکردنەوە هێرتزەوە تێکڕای وەڵامدانەوەی سەر پەنجەی ڕوونماکە 180 هێرتزە بە ڕەهەندی 20 لە 9 و مۆبایلەکە خاوەندارێتی لە تایبەتمەندی DCI-P3 دەکات و هەروەها تایبەتمەندی SGS و کە تایبەتمەندیەکە وا دەکات کە لە کاتی بەکارهێنانی مۆبایلەکە ڕوونمای مۆبایلەکە زەرەر و زیانی نەبێت بۆ چاوەکانمان و
ڕۆشنایی ڕۆنمای مۆبایلەکە لە ئاستێکی ئاساییدا 700 نیتەوە لە کاتی بەکارهێنانیدا لەبەر ڕۆژ دەگاتە بەرزترین ئاستی کە 1000 نیتە و 409 ppi کە دەکاتە 409 پیکسل لە هەر ئینجێکدا. هەرچی دەربارەی کامێرای ئەم مۆبایلە خاوەندارەتی لە 4 دانە کامێرا دەکات کە سەرچێکەکەیان 108 مگاپیکسلە و ئێستا دێنە سەر یەکە بەیەکەی تایبەتمەندی کامێرەکان. مۆبایلەکە خاوەندارەتی لە 4 کامێرە دەکات کە سەرچێکەکەیان 108 مگاپیکسلیە 0.7 مایکرۆمەتری هەستەوەری سامسونگەکە لە جۆری HM2 بە قەبارەی 1/1.52 هەروە تیری کرانەوەی هاوێنەکەی 1.9. دووەم کامێرای بریتە لە گۆشە فراوان بە ڕوونی 8 مگاپیکسل و گۆشەکردنی وێنە بە پێوانەی 118 پلا و سێم کامێرای بریتە لە هاوێنەی ماکرۆ بە ڕوونی 2 مگاپیکسل، چوارەمیان بە ڕوونی 2 مگاپیکسل لە وێنەی پۆرترێتەکاندا هاوکاری کامێرای سەرەکی دەکات. هەرچی دەربارەی چارەسەرکەری ئەم مۆبایلە بەکاربەری پرۆسەسەری کۆمپانیای میدیاتێکە کە ئەمیش هیلیۆ G96 12 نانۆمەترە و هەروە بەکاربەری یەکەی ڕێخەری گرافیکی GPU مالی G57 کە پێک دێت لە 2 کۆر. هەرچی دەربارەی پاتری ئەم مۆبایلەیە خاوەنی پاتریەکە بە قەبارەی 5000 میلی ئەمپێر لە جۆری لیسیۆمی پۆلیمەر و توانای بارگاویکردنەوەی هەیە بە هێزی 33 و ئەوەی شایانی باسە و جێگەی دڵخۆشیە کۆمپانیای شامی لە نێو بۆکسی مۆبایلەکەدا بارگاویکەرەوەی 33 داناوە. هەرچی دەربارەی ئاسایشی مۆبایلەکەیە ئەم مۆبایلە دەتوانێت لە ڕێگەی پەنجەمۆر کە لە ڕاستی مۆبایلەکە جێگیر کراوە لەسەر دوگمەی پاوەر دەتوانێت مۆبایلەکە بکەیتەوە و دەتوانێت لە ڕێگەی فیس آیدی کە لە نێو کامێرای سەلفیدا جێگیر کراوە مۆبایلەکە بکەیتەوە و بە شێوەی دوودیە واتە دەتوانین بڵێن تودیە کە دەتوانێت لە ڕێگەی فیس آیدیەوە مۆبایلەکەت بکەیتەوە. هەرچی دەربارەی بڵندگۆی مۆبایلەکە خاوەندارێتی لە دوانە بڵندگۆی ستریۆ دەکات بە پشتگیری لە دەنجی هایرەز ئۆدیۆ. ئێستا دێنە سەر بەشێکی گرنگی ئەم مۆبایلەکە ئەویش نرخەکەیەتی. نرخەکەشی بۆ ڕامی 6 گیگابایت و بیرگەی 64 گیگابایت 199 دلاری ئەمریکیە و بۆ ڕامی 6 گیگابایت و 128 گیگابایت بە نرخی 215 دلاری ئەمریکیەوە بۆ ڕامی 8 گیگابایت و بیرگەی 128 گیگابایت نرخی 225 دلاری ئەمریکیە. دەتوانن ئەم مۆبایلە بەدەست بخەن لە گشت بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان بە گرنتی ڕاستەقینەی کۆمپانیای ئایتیلۆبی کە گرنتی 18 مانگی لەگەڵدایە. پێشەوەی کۆتایی بە ڤیدیۆکە بێنین تکایە سەبسکرایبی چەناڵەکەمان بکەن و لایک و شەیری ڤیدیۆکانمان بکەن بۆ ئەوی زۆرترین کەس سوودی لێ ببینێت و زەنگوڵەکە چاڵای بکەن بۆ ئەوی هەر کاتێک ڤیدیۆی نوێمان دانا و ئاگادار بن. هەر بەخواتان دەسپێرین و خواتان لەگەڵ.